باش لەسەر کارەکانی ئەم پرۆژەیە قۆناغی دوێمی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر من لە ستۆدیۆ میوانێکم هەیە ئەندازیار ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر بەخێر بێن. لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا بوو کە کارەکانی شتێکی وای نەماوە، شتێکی کەمی ماوە، ئەکرێ پێمان بڵێ چییە کە ماوە؟ بەڵێ تەمان پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر هەنگاوەکی کردەی زۆر گرنگ بوو بە ئاراستەی باشترکردنی کوالیتی ژیان لە شاری هەولێر، هەروەها پەرەپێدانی ئابووری لە ناو شاری هەولێر و هەروەها پاراستنی ئەو سەرچاوە سروشتیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە حکمیەوەی ئەمە بیرەکانمان زۆر لە قوڵایەکی زۆر لێتدا. بێگومان لە ئەیلولی ساڵی 2024 جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەردی بناغی ئەو پرۆژەیەی دانا و لە 27 ساڵی 2025 قۆناغی یەکەمی کردەوە کە نزیکەی 7500 مەتر سێجا لە کاتژمێرێک ئاوی بەرهەمدەنی و دەداتە خەڵک لە دەرەوەی بازنەی 120 مەتری تاوەکو بە سوپاسە لەو ڕۆژانە گوندی قۆریتانیش یەک لەو شوێنانە بوو کە ڕەنگە لە شاری هەولێر سنتەری شاری هەولێر زۆر دووربی بەڵام پرۆژەی فریاگوزاری خێرا ئاوی گەیشتێ و دواتر بە سێ هێڵەکەی دیکە بە شێوەیەکی تەدریجی هەمان تەواو بوونە، تەنها ئەوەی کە ماوە لە بابرین لە هێڵە سەرچیەکان و هەروەها محەتاتی تەصفیە تەنها مەسلەی ئۆتۆمەیشن مایە کە بریتیە بەستانەوەی ئەو پەمپ و ئەو مزەخانە بە سکادا سیستەم وەکو ئیشکردن هیچ ئیشێکی تێدا نەمایە و بە دیجیتالکردنی بابرین پرۆژەکە ماوە و ئەوەی کە لە سنتەری شارەکانیش بەستانەوەی هێڵە سەرچیەکانی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێرە بە تۆڕی ئاوی گەڕەکان سوپاس بخوا لە سنووری شارەوانی 2-3 لە داخلی بازنەی 120 مەتری تا 150 مەتری هەندێک شوێن خالی 150 مەتریش کارەکان کۆتاییان پێهاتیە سوپاس بخوا و ئەتوانین بڵێن لە ماوەیەکی زۆر نزیکی داهاتوو ئەم پرۆژەیە بە تەواوی توانای خۆی بە تەواوی کەفائی خۆی دەکەوتە ژێر کارکردن و هاوڵاتیان سوودی لێ دەبین. ئەوەی بڵێ ئەوە کۆتا قۆناغا و ئەوەی جێگای خۆشحاڵیە لە شاری هەولێر پرۆژەکانی وەبەرهێنان و هەروەها منطقە سناعیەکان بە ڕێژەی 100% سوودیان لە ئاوی بیر وەردەگرت. سوپاس بخوا ئێستا پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێریان گەیشتی تێ بە مەرجی بەستانی پێوەر و هاوبەشکردنەوە لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بێگومان ئەوانی سودمەند وەکو خەڵکی ئاسایی وەکو داخلی شارەوانیەکانی ناو شاری هەولێر بێگومان ئەوانی سودمەند دەبن تاوەکو ئێستاش کۆمەڵێک لەو پرۆژانەی وەبەرهێنان کە سەردانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێریان کردی و هاوبەشی ئاویان کردەوە و بوونە هاوبەشی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان بە هەموو شوێنە نیشتەجێ و تجاریەکانیشەوە بێگومان ئێستا ئاوی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر دەخۆنەوە. ئەم کارانەی ئێستا لەسەر شاشەکەی بینین لە شەقامە گشتەکان و گەڕەکەکان ئاکرێت بۆ ئەو پرۆژەیە بۆ نمونە ئێستا لەسەر ڕێگەی پیرمام بەخۆی لە ئەگەر تەرکیزی دابیتە سەر وتاری جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دانانی بەردی بناغی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر دوای ئەوەی کە بەردی بناغی دانا لە وتارەکەی باسی ئەوە کرد دەبێت تۆڕەکانی ئاوی هەولێریش ڕێک بخرێتەوە لە سەدەوئی لەسەر لەژێر ڕۆشنایی ئەو ڕاستپادەی جەنابیان بێگومان کۆمپانیای هێمن گروپ 411 کیلۆمەتر بۆڕی بە تیرەکانی 160 200 250 300 315 400 ملیم لە جۆری پۆلی ئەتیلینی بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر دابین کرد و بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بە دیزاینێک کە ماوەی 3 مانجی خایان لەلایەن ئەندازیاران و تەکنیکەرانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرەوە دووبارە شاری هەولێر دیزاین کراوە چونکە ئەو با بڵێن ئەو نوقتە زوعفانەی کە هەبوون یاخود ئەو تۆڕی ئاوانەی کەوا پێشووتر لەسەر بیرەکان بوون بێگومان کە پرۆژەی ئاوی خێرا هات دیزاینەکەیان دەگۆڕێ و لەو ڕۆژیەوە لە تقریبان لە مانجی دوو لە کۆمپانیایەکی خۆماڵیەوە دەستمان بەکارکردن کردووە ئێستا نزیکەی 320 تا 330 کیلۆمەتر تۆڕی ئاومان لە ناو شاری هەولێردانە. باسی لە بیرەکان کرد بە هەردوو قۆناغەکە چەند بیر داخرێت زیاتر لە 1100 بیر بێگومان دادەخرێ ئەوەی ئێستاش هەیە حەزم لێ ئەوەت پێ ڕابگەینم کە جگەلەوەی بیرەکانمان ڕاگرتیە و لەگەر پرۆژەی ڕووناچی و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەولێر و وەزارەتی شارەوانی ئێمە هەموو کۆردینێتی ئەو بیرانەمان نردیە و پێمان گوتینە هەر کارەبایەکەش لەسەر بڕن پێویست ناکە کارە باشێبی لەبەرەوەی ئەو کارەبایە با لە وەرزستانە بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە
باش ئەگەر ئەم پرۆژەیەنەوە تووشی چی ئەبووین لە داهاتوە هەر پشتمان بە بیرەکان ببەستە بێگومان ناکرێت چونکە مەسلەی قوڵکردنی بیر و دەرهینانی ئاو لە قوڵایەکی گەلک زۆرەوە زۆر قوڵکرا بوو ئەم ماوانەی هەتا 700 مترمان هەبووە لە شاری هەولێر و بەنەتیجە ئەو ئەمانەتە چینەوەی داهاتووە لەسەر ئێمان دەبێت ئێمە بیپارێزین بە ئەمانەتەوە دەبێت تێڕوانینەکی باشمان هەبی لە بۆ داهاتوو بتوانین ئەو ئاوەی کە لە ژێر زەویە بە نەتیجە بدرێتەوە نەوەکانی داهاتوو دەستکاری نەکرێت. سوپاس بخوا ئێستا لە زۆر جگە لەوەی کە ئەمە بیرەکان ڕدەگرین و دەستکاری ئاوی ژێرزەوی ناکەینەوە وەکو دەبینن حکوومەت هێرمی کوردستان لە بواری سەرچاوەکانی ئەو هەنگاوی زۆر باشی بڕیە و لە زۆر پۆند و هەروەها ئەو منطقانێکەوە پەیوەستن بە پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی بێگومان پۆندی دروست کردیە و ئیشاءالله ئەگەر ئەو کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەرمان زۆر زەق نەبیتەوە بێگومان لە ماوەی چەند ساڵی داهاتوو بێگومان ئاوی ژێرزەوی و هەروەها ئەو ئاوەی کە پێی دەنێن سەطحیشە دەتوانین ئینشاءالله ببورجێتەوە. کوالیتی و ئاوی بەرهەمهێنرێت چۆنە؟ کوالیتی و ئاوی بەرهەم بێدەهێنرێ هەموو پرۆژەکانی پێشتروزایدن ئەو پرۆژەیە کە بە شێوەی دیجیتالی ڕەنگە مۆنیتەرینگی زۆر باشتر بی بە جێرەی ستاندەردی WHO منەظەمەی سەحەی عالەمیە هیچ شتێکیکە ناتوانین چونکە وەزارەتی تەندروستی لەسەرمان ڕەقیبە بە بەردەوامی و تیمەکانی خۆمان وەکو تاقیگەی کۆنتترۆلی زۆری بەڕێبەرایەتی ئاوی هەولێر ڕۆژانە جگەلەوەی کە ئەگەر لە شوێنێک هاوڵاتیان گلەیان هەبی تیمەکانمان بێزگەلەوەش ئەمە بە شێوەیەکی ڕاندەملی عشوایی لە هەموو کوچە و کۆڵانەکانی شار بە شێوەیەکی بەرنامە بەدا ڕێژراو 10 سامپل تاوەکو 12 سامپل لە ئاوی ماڵەکان وەردەگرین و دەیبینە فەحسی دەکەین لەوەی ئەگەر هاتوو ئەگەر هەر کێشەیەک هەبوو لە هەر کۆڵانێک بێگومان ئێمە چارەسەری دەکەین بەڵام ئەو ئاوەی کە لەوێ بەرهەم دێ لە مەزدەڕەوە ئاوەچی بە کوالیتیشی زۆر باشە و زۆر سەلامەتە و دەمێ ئاماژ بۆش بکەم ئەو ئاوەی سوپاس بخۆ کە لە کوردستان هەیە یەککە لە باشترین ئاوەکان و سازگارترین ئاوەکان نسبەی مەعادنی کانزاکانی زۆر بە تەواوی تێدایە ڕەنگە لە هەندێک شوێن ئاو باشبی بەڵام بۆکو ئەوەی کە هەیە بە پێی ستاندەرد لە خودی ئاوەکە ئەوەندە کانزا و معادنی تێدا نەبی. باش ئەندازیار ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس دەستان خۆشبی.